مووسڵ هێشتا ماویەتی. شاب لا يصور أحد ولا يطلع أحد ولا يجيب اسم أحد. الحمد لله نحمده شكرا يا رقيب بردوام ئێمەش لەو جادەیە بە خێرایەکی ڕادەبەدەر. ئێمە کار بووی لێ دەرچووین. ئەمە دروست 16 سێی 2017 دوایین دەرکەوتنی منە لە شەڕی داعش لە شاری مووسڵ. دەمەوێت دوای تێپەڕبوونی 7 ساڵ لەگەڵ ئێوە پێکەوە بچینە مووسڵ بزانین لە مووسڵ چ گۆڕاوە. لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین بە دوای وەڵامی سێ پرسیاری سەرەکیدا بگەڕێن. ئێستا لە مووسڵ چ ڕوو دەدات، کێ حکمی مووسڵ دەکات و بۆ کورد ڕوو دەکەنە مووسڵێ. من هیویدار ئەحمەد، هێشتا ماویەتی. دەچمە مووسڵ. ئەو شارەی 10 ساڵ لەمە و پێش بووە کانگەی دروستبوونی خەلافەتی ئیسلامی لە عێراق، ناسراو بە داعش. لە هەر ڕێگەیەکەوە بچێتە نێو مووسڵ وا هەز دەکەی بەرەو کەربەلا و نەجەف دەڕۆی. وێنە و دیمەنی سمبولەکانی شیعی عێراق شەقامەکانی ئەو شارەی داپۆشیون. دەی 6 2014 لە چەند کاژێرێکی کەمدا مووسڵ دووەم گەورەترین شاری عێراق کەوتە دەست داعش. حکمی داعش نزیکەی 4 ساڵی خایاند. فەهەد کەشمول خەڵکی مووسڵە باسی ئەو ساتە دەکات کە ئەبوو بەکر بەغدادی لە نێو مزگەوتی نووری خەلافەتی ئیسلامی ڕاگەیان. کە بەغدادی هاتە مزگەوتە لێرە بوویت؟ بەڵێ. چی ئەو ڕۆژە لەبیرت ماوە؟ ڕۆژێکی ڕەش بوو، شەکی دژە فڕۆکە هێنابوو، یەکێکی لەو بەردانابوو، یەکێکیش لەو سەرە. ئەو ناچێ پڕ بوو لە چەکدار، دەوروبەری مزگەوت هەمووی هێزی چەکدار بوو. ئێرە مووسڵی کوونە. سیمای ڕەسانەتی شارەکەیە. گورزی گەورە بەم ناوچەیە کەوتووە. خانووەکان ژیانیان تێدا نەماوە. ماڵەکان پەناگەی خەڵکی ڕەسەنی شارەکە بوون، هەرزوو بە بۆمبەکان ڕووخان. لەیس هاشم منداڵی ئەم گەڕەکەیە. زۆر تووڕە دەردەکەوێ، بەڵام کاتێک قسە لەسەر حکمی ئێستای مووسڵ دەکات دەنگی کەس دەکات. تو لێرە دەژیت؟ ئەوە خانووەکەمە. ماڵت لێرەیە؟ ئەها ئەوە. ئەم سوڕە؟ بەڵێ ڕێک ئەوە. ئێستا لێرە بە دوای تەرمەکاندا دەگەڕێن. بەڵێ لێرە حەفدە تەرمیان دەرهێناوە بەر لە مانگێک. دراوسەکانم 180یان کوژراون. هەمویان؟ با پێت بڵێم ئەگەر ئێرە ئاودان نەکەنەوە
ئەوە مووسڵ ئاوادان نەبووتەوە هیچ شتێک تێدا ئاوادان نەبووتەوە کێ حکمی مووسڵ دەکات ئێستا لە مووسڵ بەڵێ چیت پێ بڵێم پێ بڵێ فەسائیلن ینی کەسانێک خەڵکی مووسڵن نا مەرج نییە نا خەڵکی مووسڵ نین هەندێک ئەولاتر دەڕۆین پیاوێکی باڵا بەرز دەبینم حەجی سەلام عەلەیکوم خانووەکە لێرەیە؟ بەڵێ ناوی نەجمانە دەڵێ لەم شەڕەدا لێمان قەوما ئەو تا دوا ساتی حکمی داعش لێرە بووە چۆڵی نەکردووە سەردەمی داعش چ چێروکێکی ترسناک کرد لێرە بینیوە؟ ڕۆژانە وا بوو لەگەڵ تەرمەکان نانمان دەخوارد و دەنووسی هیچ ترسێکتان نییە لە هاتنی هێزێکی دیکە؟ هێزێکی دیکە نایەت هێندەی ئەوان ئێمە بچەوسێنێتەوە لەوان خراپتر نایەن هەموو خەڵک مردن و کوژران تەقینەوە و بۆمبارانکردن و برسێتی و تێنیەتی ڕووبرازا و خێزان و خوشک دەکوژران کوشتن بوو بە شتێکی ئاسایی بارەگای هێزەکانی حەشدی شعبی لە نێو مۆسول بە ئاشکرا هەن دەڵێن خوێنمان ڕشتووە بۆ ڕزگارکردنی شارەکە لە دەست داعش حەشد واتە حاکمی ڕاستەقینەی مووسڵ ئەمە قسەی میسلیەکانە بۆ ڕووداو ئەبوو محەممەد لە دایکبووی مووسڵە بەو مەرجە قسەمان بوو دەکات دەموچاوی دەرنەخەین مووسڵ فرۆشرا ئەوانە ئێستا لە ناوچە سونیەکان شیعگرایی دەکەن عێراق لەسەر ئەم حکومە شیعە بەردەوام بێت کە تێیدا مافی خەڵک دەخورێت من وا دەبیرم درێژە ناکێشن ڕەنگە ئەمە سەر بکێشێت بۆ گەڕانەوەی حزبی بەعس دەگەڕێنەوە؟ هەموو شتێک پێشبینی کراوە بە دوای ئەو گروپانەدا گەڕاین کە دژی حکمی ئێستای مووسڵن دەمویست بزانم پلانیان چییە لە ڕێگەی هەندێک سەرچاوی تایبەتی نێو مووسڵەوە دوای دڵنیا بوون لە پاراستنی شوێن و ناویان ڕازی بوون ئێمە ببینن ساوە تەلەفۆنی کرد ناوی تەلەفۆنەکەی ئەلقەوی و ئەسیلە دیارە سەلام عەلەیکوم مرحبا خويا شلونك؟ أهلا وسهلا حياك الله أنتم كيفكم زينين إن شاء الله؟ والله بخير الحمد لله كاكا الشيخ وافق نعم مجيك بس من تجي بشرط ما تصور عظيم كم وحدك راح تجي ما تجيب أحد وياك أها ايه والشيخ قال بشرط لا يصور أحد نعم ولا يطلع أحد ولا يجيب اسم أحد تمام هلا بيكم بس هاي الشروط لا تنسوها ئەم تەلەفۆنە ئێمە دەباتە شوێنی کۆبوونەوەکە ئێستا ئێمە لە یەکێک لە کۆڵانە گەڕەکە کوونەکانی مووسڵ داین دەمانێت دانیشتنەی بکەین لەگەڵ ئەو گروپانەی کە ناڕازین لەسەر ئەو وەزعی مووسڵ بۆچی ناڕازین چ دەکەن پلانیان چییە داوایان کرد کە هیچ ڕیکۆردی نەبێتن دەمەوێت لەگەڵیاندا بنیشم و بگەڕێمەوە دوای دانیشتن ئەنجامەکە بۆیەوە باز دەکەم سلام علیکم وەک پێشەوەی بچم بۆ کۆبوونەوەکە بۆ ئەوەی باس کردبوو کە گەڕامەوە بوتان باسی دەرەنجامی کۆبوونەوەکە بکەم یاخود دانیشتنەکە لەگەڵ ئەوانەی کە لەگەڵی دانیش بووم لە 6 کەس پێکیان هاتبوون هەبوون لیواکانی سوپای پێشووی عێراق هەبوون ئەفسەرەکان و یەکێکیش ناودا بوو پیان دەیگوت شێخ
ئەوان باسی 5 مەلەفیان کرد کە کەمتر لە سەعاتێک لەگەڵیان دانیشت بوون. یەکەمیان وتی هەژاری و بێکاری یەک جار زۆر بووە لە مووسڵ وەک کۆلانەکانی پشت مووسڵ لە نەبوونی خزمەتگوزاری ئێستا خەتەرن ئەو کۆلانانە لەسەر مووسڵ. ئەوە یەک. دوام دەیگو خەڵکی مووسڵ ڕانەهاتووە لە هەبوونی وێنە و فلێکسی مەزنی سەرکردەکانی شیعی ناو مووسڵ و هەبوونی هێزی ئەمنی ناو مووسڵ. ئەمە کاریگەری لەسەر ئێمە دروست دەکاتن. بە قسەی خۆیان ڕەوتەکە هەیە بەڵام هێشتا قیادێکی حەکیمیان نییە وتیان لە ناو مووسڵی کۆن مووسڵێکی نوێ دروست بکەن. لەم کۆڵانە ئەبوو خالد مسڵاویەکی قەحا. سڵاو حەجی سڵاو سەرسەرم بەلای ئێمەدا هات پێشتر لەگەڵ ڕژێمی سەدام حوسێن کاری کردووە باسی ئێستا و داهاتووی ناهەمواری مووسڵ دەکات کە چڕ و دەدات. ايش راح يصير بموصل؟ والله ايش يجي وراها بس ربك اللي انا اللي انتم تعرفوا وتسمعوا. والله كل شيء توقع يصير. هاي كل فتره يجوز الله اعلم مده 30 20 سنه تحكم الشيعه. لان صدام حسين يحكم 35 سنه. ورا هلا يجي الشيعه. ورا الشيعه بس ربك. يعني حاليا الشيعه تحكم. الشيعة تحكم. زين اسال المحافظ مالك لم تتابع. هذا لم تتابع ما دافع الحشد للعصاير للكذا. بس حكمهم عادل على المصلاويين؟ والله كله بوك. الشريف والنزيه رجع لي ورا. 3/4 القياده مالت صدام حسين كانت مو اصلا. وينه؟ وين؟ اجيت كانوا ضباط، وين الضباط وين؟ ئەبوو محەممەد لە نێو ئۆتۆمبیلەکەی دووسەیەکی دیکەی هەڵدایەوە کە خەڵک زۆر لێ دەترسێت. ئێستا لە مووسڵ یەکێک بیۆت قسە بکات یەکسەر پێی دەڵێن ناوت لە لیستی تیرۆردایە. ئەوە خەڵک دەبن و دەستگیر دەکەن؟ ئەوەی شتێکی هەبێت بەڵێ دەیبەن. خەڵکیان بردووە تۆ بیناسی؟ بەڵێ بردیان. چارە نووسیان دیارە؟ کەس سارە نووسیان نازانێت. لەسەر ئەم کەیسە دەچینە هەولێر. یەکێک لە شێخە گەورەکانی هوزی شەمەر دەبینین. پێش شێخ گەیشتمە دیوەخانەکەی. پەیوەندیەکی فراوانی هەیە. هەر لە دەرگاکەوە پیاوێکی سەر و سیمای عەرەب دەرکەوت. ئەوە خۆیەتی شێخ فەیسەڵ حەڕۆش ئەلجەربایە. زين ان شاء الله. الله يسلمك. حياك الله. اهلا وسهلا. كيف بدأ الامور زين؟ هەموو شتێک تەواوە باش دەبێت؟ كل شيء تمام. پشت بەخوا هەموو شتێک باش دەبێت. أنت تعرف كم صورة؟ تو دەزانی لەم شوێنە ئێوەدا چەند وێنە هەن؟ والله بە تەواوەتی نازانم. من ژماردومە 123 وێنە هەن. ئەمانە زۆربیان هەڵوێستیان لەگەڵ ئێمە بووە. هەرگیز هەڵوێستی فەخامەتی سەرۆک بارزانی لەبیر ناکەین. خێزانەکانی ئێمە شەمەڕ و ئەوانی دیکە لە باوەشی گرت. ئەم هەڵوێستەی قەت لەبیر ناکرێت بۆ مێژوو باز دەکرێت. عامر مسافرة للربيعة هاتووە دوو نوێژی دەکاتن سەڵات سەفەر دەکات. الله اي والله قال يتشكر قال استقبلنا المعالي وكان استقباله الله يحفظك ان شاء الله. شكرا. يعني انت لو تجي ئێستا ئەگەر بەس هۆزی شەمەر هەژمار بکەین لە شەڕی داعشدا چەند شەهیدی داوە؟ اكثر من يعني اذا تقول والله زۆر چەندی داوە؟ سەرووی 10,000 شەیدی نەداوە؟ زیاتر لە 10,000. بەڵێ زیاتر. بەس شەمەر. کاتی خۆی کە قاعدە هاتە مووسڵ گوتیان ئەمانە قارەمانن. قاعدە ڕۆژ ئەوانی دیکە هاتن. اینجا سوپای عێراقیان هەشت و چەپڵیان بۆ ئەوانیش لێدا. ئێستا کوردیش بێن چەپڵە بۆ ئەوانیش لێ دەدەن. شێخ بەتاح لە شاری بەعاجەوە زیاتر لە 3 کاژێری بڕیوە. هانای بۆ شێخ حەڕوشی هێناوە فریایان بکەوێ.
انتم تعرفوا چارونسیان دەزانن نەوەڵا نازانی لە خاڵی پشکنین هێنایانە خوارێ خزمی ئێوە بوو بەڵە خزمی منە لە چەندجار ئەو سەربەیش لایەنێکی سیاسی بوو نانە ئەوە نییە یان پەیوەندی بە سیاسەتەوە هەیە پرسیار دەکەین هەموو دەڵێن لای ئەمە نییە لە کام خاڵی پشکنین گیرەوە لە خاڵی پشکنی شنگال هەواڵگری بردیان هەواڵگیری پۆلیس بەڵێ ئاسانە ئینشاءڵڵا ئاسانە با سەیری بکەین گەڕاینەوە مووسڵ دەچینە لای محەممەد عارف پێشتر ئەفسەرێکی باڵای هەواڵگیری حەجدی شعبی بووە ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگای نینەوەیە نەیشاردەوە چەندین لیوا و هێزی حەجدی شعبی لە مووسڵن بۆەوەی ڕێگیری لە هەر هێزێک بکەن دەست بۆ مووسڵ بەرێت باشکرا باسی ناسنامەی شیعە و سوننە لە مووسڵ دەکات يعني هالقوة أو هزي إستا لموصل هي بس بوي موصل بباريزيت داخل موصل كافية لمسك الموصل مو فقط موجود ئێستا لیوای سی 53 لیواکانی حەجدی عەشایری و لیوای دیکەی پشگیری هەن لە بیابانەکانی مووسڵ وەک ئەلویەی نینەوە و ئەنساری مەرجعیەت و لیوای 25 ئێستا ئەمانە لە مووسڵ هەن کەس ناتوانێت تێکی بدات ئەگەر ئێمە لەلایەن قەزاوە ڕاست پێردراوین بۆ گرتنی کەسێک جێبەجێ دەکەین و بەشێکین لە بەدەستهێنان و جێگیرکردنی ئاسایش لە مووسڵ بەڵام بڵێیت خەڵک هەروە دەستگیر دەکرێت هەرگیز ئەمە نییە بينما تيجي تقول لي اكو اعتقالات عشوائيه لا هذا الامر ما موجود نهائيا ما موجود 95% من أهالي الموصل نوتو 5% موصل سنية چون 5% شيعة حكمي موصل دكان خلكي موصل وادلين ئەمە قسێکی تەواو تایفیە نامەوێت لەسەر ئەمە قسە بکەم بەڵام تۆ منت ناچار کرد قسەی لەسەر بکەم لە سەدا 20 خەڵکی مووسڵ لە پێکاتەی شیعەیە ئەوە تەلافەر و دەشتی نینەوە و شنگال دەتوانن بپرسن و پێکاتەی دیکەش هەن بەڵام برا گەورە عەرەبی سوننەن و مووسڵ شارێکی عەرەبی سوننەیە عرب السنه مدينه عربيه سنيه ئێرە مزگەوتی نەبیشیتە لای ڕاستی مووسڵ شێخ سەیف العەباسی پێشنوێژ و گوتاربێژی مزگەوتەکەیە زانیاری باشی هەیە بەڵام نایدرکێنێت گوشارم بۆ هێنا هەندێک دەرگای کردەوە دەڵێت مووسڵ وەک ئێستا نامینێت شێخ بە تووڕەیی باسی ئەو ڕێژەیەش دەکات کە لە عێراق بۆ سنە دیاری کراوە هذا واحد يسألك ئەگەر یەکێک لێت بپرسێت بە یەک وشە مووسڵم بۆ ڕوون بکەرەوە نەخۆش دەکەوێت بەڵام نامرێت بۆیە هەموو یان هەندێک پێیان خۆش نییە ئەم شارە سەقامگیر بێت بەڕاشکاوی پێم بڵێ کێنەوەی نانەوێت ناسراون خۆیان دەزانن بە پشتیوانی خوددا ئەم شارە دەگەڕێتەوە و لە نزیکترین کاتدا ڕۆڵی سەرەکی خۆی دەژێڕێت لەسەر ئەوەی چێ لە عێراق کەمینێ و چێ زۆرینەیە تاوەکو ئێستا هیچ سەرژمێرێکی ورد نییە بڵێت فڵان تایفە لە عێراق زۆرینەیە ئایا تۆ بڕوادەکەی ئەهلی سونە و جەماعە لە عێراق 20 یان 121 بن ناوچەی ڕەشید لە مووسڵ حەجدی شعبی تێدا باڵا دەستە هەندێک لەولاتر ناوچەی گوبە و شریخانەیە هەموو کەس بووی نییە بچێتەوە دەڤەرە هەندێک سەرچاوە بڕوودا و باسی هەبوونی بارەگایەکی ئەمنی شاراوە دەکەن لەو دەڤەرە ئەم بازگەی چییە لێرە؟ بازگەی گوبە و شریخانە خەڵکەکەی زۆربەی تورکمانن هەموو کەس ناتوانێت تێدا تێبڕێت؟ ناتوانن بارەگایەکی ئەمنی هەیە لە ناوەوە بارەگایەکی ئەمنی گەورەیە هەموو کەس نازانن ئەمەی کێ بەڵێ ڕاستە دەست بەش ئەمەی باسمان کرد دیمەنی شاراوەی نێو مووسڵە ڕووی ئاشکرای شاری مووسڵ ئاوەدانی و ئەمانەتە ئەمەش وای کردووە بەڵێندەر و خەڵکی ئاسایی هەرێمی کوردستان ڕوو بکەنە مووسڵێ چۆم مووسڵ ببینم
کەچی بەم لایە دەڕوانم خەڵکی سلێمانی و لەو لاشەوە هەولێر و دهوکی دەبینم لە هەر کامیان دەپرسم لە مووسڵ چ دەکەن دەڵێن وەڵا لێرە شت هەرزانە. ئەوش کەنگی وەرە هیل بێرەنە 35 ساڵە لێرەنە خەڵکی دێژ و گێ هەولێری تێنە بێرە شادکردن سليمانية أربيلة همي عرضه تنيرة بود دێنەیرە لە هەولێری هاتووە السلام عليكم لنقوش أنا والله هولير راحت هنا هاتوونە چی بکڕن لێ مووسڵ والله مسواقة شي خفيف دكينو ذكرينو لە هەولێری نییە بل والله بس ما خوش تبديل سو تبديل سو ئەڵێن لێ لە هەرزانە وایە والله فرقي فيها هرزان أنا والله ترى. شو قوشتي ليرة بس 10000 ولير ب 10000 ب 19000 بە 14 هەبوو لا بس هذا أنا ما دا سندر زي كيدني هذا هرسي كتسلشي كل على مكو يعني رئيس تقدير كتابتي عندك قدام قور الميوان ما منو لخدمة عندي ئەوە توش خەڵکی هەولێری أري والله کوڕەوە من ئەوە دەرچوو من دالا كان قلت أنا وهي في دار ئەوە دەرچوو لێرە هەولێرە مووسڵ نییە ئەوەندە کوردم بینیوە لێرە نيوير كان هر كرده تو باشی چی دەکەی لەمە لێرە هدي أصلا من دالا كان کوردی زۆر زۆر ڕوو دەکاتە مووسڵ ئەو بە عیلەوە هاتوێرە ئەکید عیلەکەی بۆ دیدی ئەشاش دەکرێن تو منظور خوش هاتوو بەڕێزی چۆن ئەبینن مووسڵ دور خوش شارقي آرام شارقي شعبية خوش برات ئێستا فێر بوون دێنەوە الله يسلمك قولي لا توصل زور طبيعي لەمە دوات دێوە مادام تعامليا خوش وكرديك سر جلاكي كرديك اشكال لقل ما نايكي لقل يعني مش عربي كان بوتي قال لك عيبني عربي چی دەزانێ بخوي اوي كعقل ما يقري كعقل ما يقري اي داتا بر وكيف تەنیا دوکاندارەکان نا نزیکی 50 بەڵێندەری هەولێر و دهوک و سلێمانی لە مووسڵ کار دەکەن عەدنان و 4 برای لە مووسڵ بەڵێندەرن دەڵێت مووسڵ دەرگای خێری لێکردینەوە خەڵکم پرسیار کرد مقاولی کورد زۆرن لێرە ئیش دەکەن خودی سەیدا بەڕاستی شول کوردستانی ضعیف ویە من ڕاستیە بێژیتن یعنی ئەو یێڤێرێت گەهیتە من هەکە نیڤێک گەهش بۆ من دووکی ئەس ناتۆدم ئەس هەمی ڕۆژۆ تێمەز و برایەت خۆ هین خەڵکی دووکێنە ڕۆژۆنە تێنە بێری شولکە و چ نەبە دووکی ئەی بۆ معقولە شول دووکێ نەبێت شول بێرێ ضعیفە سەیدا وما بخوشیش مێژە من شەریکە هەیە مقاولاتە وبرای خدا میسل ما برای خدا میسل چند برانه؟ خودم 6 براینه این همین میسلن؟ بس یکی دوکه یه دیتر هم خر الویره هر یک مدیر تنفیزی سر مشروعه که ماشاءالله عربەکانی مووسڵ سەریان لە کورد سوورماوە کە لە مووسڵ کار دەکەن دەڵێ نازانین ئەم کوردانە لەکوێ ئەوەندە دەوڵەمەند بوونە و پارەیان دەستکەوتووە عرب زۆر مناڵیان خۆش دەوێت ئەرەوەڵە چەند مناڵتەیە؟ 8 منداڵ نیەتە هێشتا زیاد بکەی؟ جێگە نییە ئەگەر نانیەتم هەیە بۆیوە لە مووسڵ کار ناکەن؟ پارەمان نییە کار بکەین ئەی کورد پارەیان هەیە ئەرەوەڵە ماشەڵیان لێبیت پارەیان لەکوێ هێناوە نازانی تا 2023 کورد پارەی نەبوو دوای 2023 پارەیان لەکوێ هێنا نازانی دواییم پرسیارم هەر لە ئەبوریاز دەکەم بەڵام دەیەوێت بەلاڕێمدا ببات و وەڵام نەداتەوە کێفتڕەوەم چۆن سەیری داهاتووی مووسڵ دەکەن بەخوا ڕاستیەکەم پێم بڵێ چونکە خەڵ لەسەر تەلەڤزیۆن دەبینێت بەخوا ئەوەی ڕاستی بێت داهاتووی مووسڵ وەڵا نازانم ناتوانم قسە بکەم ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە تێی بپەڕێنە بە کوردی قسەیەک هەیە دەڵێن ئەگەر دەرسە حرفێک بەسە دەزانی ئەخیرەکەی چییە؟ ئێ بەس یەکێک نەزانێت چی ڕوودەدا تۆ پێم بڵێ پێم بڵێ پێم بڵێ نایڵێم لەگوێ مندا بچر پێێنە هەمس یعنی لەگوێ مندا قسە بکە يعني شاورني شاور